راشد قال الدكتور أحمد شريفي بسپور و شروکار سربازی و اولهی الباجر کربلای با کراسا خود قال مدازه بحث من دكتور قال لك سپاس كون قال مدانه فشار زیادتر یانجی کارت فشاریاش همیا زیادتر دستی امریکای دا بو به چکرن اوان گروپان ده چه بو سال 2026 بسم الله الرحمن بنای خوای بەخشندەی میهرەبان بەڵێ لە ڕاستیدا پرسی چەککردنی ملیشیاکان تەنیا بە عێراقەوە بەند نییە بەڵکو لە چوارچێوەی ڕژێمێکی هەرێمی نوێیە تیایدا وڵاتان وەکو دامەزراوەیی ببن یاسا تیایدا سەرکەوت و سەروەر بێت لە هەمان کار لە چوارچێوەی یاسادا ئەو ملیشیا ڕێکخراوانن نەبن عێراقی شێچێکە لەو ڕژێمە هەرێمیە کە پابەندە خۆی لەگەڵ ئەو ڕژێمە نوێ هەرێمیە بگونجێنێت کە زۆر لەگەڵ ڕژێمی نێونەتەوەیش دەگونجێت لە دەستپێکیشاندا ڕژێمەکەی ئەمریکا کەواتە ئەو دامەزراوەیانە داوا دەکەن کە بۆ نمونە ئەو گۆڕانکاریانە دامەزراوەکانی عێراق بەهێز بکەن وێ ڕایەوەی لە چوارچێوەی یاساشدا چەک بەدەستی کەسەوە نەمێنێت ئەمە کاریگەری خراپی نەبێت بۆ سەر سەروەری و سەروەری بۆ بگەڕێتەوە تۆکمەیی بۆ عێراق بگەڕێتەوە لە سنوورە هەرێمیەکاندا ئەمە ڕوونە کە بەهیچ شێوەیەک شلگێری ناکرێت لە بەرامبەر میلیشاکاندا کە دەبێت بەوەش پابند بن ئەجینا بە خەمڵاندنی من دووچاری سزای ئابووری مەزن دەبنەوە ڕەنگە ئەوەش بە دوور نەگیرێت کە ڕوبڕووی هێرشی سەربازیویش ببنەوە کوتۆن لە سووریا و وڵاتانی دیکە ڕوویدا و ئەو کێشانش لە وڵاتانە پەڕنەوە عێراق چنە ئەو سیناریوە بتایبەتیژی تێنە پێشبینیکردن بوو ئەوی کاریژالیە ئەمریکای بە بتایبەتیژی هەماهەنگیت گەل حکوومەتە عێراقی لە ڕاستیدا هەندێک لە پێشبینیەکان بەو ئاراستەیە بوون کە سزای ئابووری لێ بکەوێتەوە و جۆرێک لە بۆشایی هەبوو لە نێوان پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و عێراق ئەمریکا ئەمە بە دوورخراو دەبینم بەڕادەیەک چونکە خۆی ئەمریکا لە چوارچێوەشیدا عێراق خاوەندارەتی ئەو جۆرە گۆڕانکاری دەکەن کە لە هەرێمەکەدا بەگشتی هەیە و لە تێگرتوەکان خواست هەیە لە ئەنجومەنی ئاسایش بۆ سەرپەرشتی ڕاستە خۆی عێراق بکرێت تەنانەت دوای کشانەوەشی یۆنامی کە ئەمریکا لەو نێوانە ڕۆڵی زیاتر دەبێت بۆ لەخۆگرتنی پرۆسەی سیاسی لە عێراق دەبێت ئەو ئاراستەیە ڕاست بکرێتەوە ئەمریکا و کارە بکات ئەو پاڵپشتن و دەوڵەتێش هەیە کە دەسوەردانەکان بۆستێنێت و بەر لەوەی کە دەست بۆ سزا ئابوووریەکان و هەڕەشەکان ببرێت پێمان وایە کە بژاردەکان سەربازی دەبن خوازیارین کە ملیشاکان وەڵامدانەوەی ئەرێنیان هەبێت چونکە ئەمە کاریگەری خراپی لەسەر عێراق دەبێت سەروەری دەخاتە ژێر هەڕەشەوە لە هەمان کات ملیشاکان لەو ناوچانن کە زۆرینەی دانیشتوان و چڕی دانیشتوانیان بە زۆری تێدایە ناوچەی شارستانین خوازیارین کە عەقڵانی و ژیرانە دوور لە کاردانەوە و هەستی کاردانەوەشی بیر لێ بکرێتەوە بڕیار بدرێت و ئەو بژاردە سەربازیە بە دوور بخرێتەوە دەزانین وەکو چۆن لە سووریا ڕوویدا کە دەکرێت ئەو جۆرە هەڵمەتانە سنوور بڕانە لە بەرامبەر ئەو میلیشیا عێراقیانە بکرێت و دەکرێت لە ڕێگەی هێرشی ئاسمانیشە ئەو کارە بکرێت واتە خەڵکانی دیاریکراو و مۆڵگە و جبەخانەش بکرێن ئامانج و ڕەنگە کەساتەکان بکرێن ئامانج ئەمە دەراویشتەی سیاسی و سەربازیشی هەیە بۆ ملیشیاکان هەر ڕێکارێکۆ بێتە بەرگرتن ژۆلیێ ئەمریکای ڤەدێ بەرسەوە ئیرانێ چ بێت چکیوەکی تێتە گوتن دومەهەیک ڕح و نەفەسە بتایبەتیژی و هەژمونیۆنژی گرۆپێن چەکداری نزیکی ئیرانێت عێراقیدایە ئیران دێت چ بکەت دوی دەمیدا تەواو ڕوونە ئێران چاودێری بەرەی لوبنانی دەکات زیاتر لەوەی عێراق چونکە ئەوەی لە لوبنان دەگوزارێت کاریگەری ڕاستەوخۆی بە پرۆژەکەی هەیە
لە پرۆژەی خەبات و مقاومە و بەرگری ئەوەی لە لوبنان ڕوودەدات جیازە لەوەی لە عێراق ڕوودەدات پێشبینەکان ئەوەن کە لە کاتژمێرەکانی داهاتوو یان ڕۆژەکانی داهاتوو بەتایبەتیش دوای سەردانەکەی نەتانیاهۆ بۆ ئەمریکا و بینینی سەرۆک ترامپ ئەو جۆرە پرۆسێ لە لوبنان دەست پێ بکاتەوە. پێشبینی دەکەین و بە دووری نابینین کە هاڵمەتی فرەلایەن لە بەرەی فرەوە بکرێنە سەر ئەو میلیشیانە لەلایەن ئەمریکایان ئیسرائیلەوە بێت هەر جۆرە بزاوتێکی چەکدارانە بکرێتە ئامانز لە عێراق یاخۆت بە دووریشی نابینین ڕوبەڕووبوونەوە لە نێوان ئیسرائیل و ئێرانیش ڕوودات. هاوچێشەکە بە ئاراستەیە دەڕوات کە جۆرە بەرێکەوتنێکی هەرێمی بە ئافرێت و دروست ببێت. ئەمە کاریگەری ڕاستەوخۆی دەبێت لەسەر عێراق بەتایبەت لە بابەتی بەرگەگرتن ئاسمانیشی بە تەواوی کراوە دەبێت و پڕوشتی ئاگرەکەشی بەردەکەوێت ئەگەر تێوە نەگلێت ژێرخانیشی وێران دەبێت و زیانی پێدەگات ئەگەر هاونیشتمانیانیش وەتوانستی گشتیشی بەرکەوتنی بەردەکەوێت. بابەتی چەکدانان و نەچەکدانانێ یعنی گوهدان و نەگوهدانێت نێڤبەرە گروپên çekdar بخۆژی da êdî biya pirzgirêk tê pêşbînî kirit nêvbera bixwîj da pirzgirêk yan jî şerek bi derkevit nava Iraqê da çinkî hindek tirazîne çekî bidanin bi gerantî eger ew parastî bin pêşbînît ki evên çekî nedanin yan jî guhdariya daxwaziya Amerîkayê nekin evên beramberî xwe bi xiyanet yan jî bi xaîn nav bikin êdî pirzgirêk nêvbera wan bi xwe da çêbin. دانانی چەک وە پرسی چەکی چەک هەر ڕەشەیەکی ڕژدە لەسەر حکوومەتی عێراق پێویستە لە دەستی دامەزراوە یاسایەکان بێت ئەو وەزارانەی کە سیادین و خاوەنسەروەرین ناوخۆ یاخود ئەو لانانەی کە هاریکار و پاڵپشتیکارن بەڵام بە خەمڵاندنی من چەککردنی بەپێی ئەو ڕوانگە مریچە مەرزدار نییە چونکە هەندێک لە میلیشاکان هاوڕان کۆکن لەسەرەوەی ڕزامەنن دەربڕیوە لە چوارچێوەی دامەزرا ئەمنیەکانەوە مامەڵە بکەن بەڵام لە ڕوانگەی ئەمریکاوە ئەمە بەستاری تەماشای دەکرێت نەک گواستنەوەی چەک بێت لە دەستێکەوە بۆ دەستێکی تر واتە لە چوارچێوەی حەشتدا یاخود دواتر بخزێنە نێو حکوومەتەوە و دامەزراوەکانەوە دیسان ئەمە چەکردن نییە بەڵکو تەواوی دامەزراوەکەش کە دەیەوێت ئەوانە بەڕێوە بەرێت دەخزێتە ژێر چێفی میلیشەکان خۆیانەوە چ لە ئاستی کردارەوە بێت یاخود بیکردنەوە. قال لك سباس دكتور احمد شريفي بسبور وشروفا كواري سربازي وامني ان الكربلاء باكر راس تاخذ قال مضبوط سباس بو